دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان. کاک مستەفا، یەکێک لەوانەی کە زۆر قسەی لەسەر کەسی سەردار عوسمان کرد ئێوە بوون، بەڵام زۆر جار ئەوترێت کە ئێوە هۆکار بوون بۆ کوژرانی سەردار عوسمان لەبەرەوەی ئەو بابەتی کە بڵاوی کردوەوە لە ئێوە بڵاوبووەوە. بەدڵنیایی ئەوە هەڵەیەکی لەم قسەیە، لەبەرەوەی کە سەردار عوسمان ئەم بابەتی بۆ ئێمە نردبوو، کاتیشی بابەتەکەی نردووە ئەوەی کە بەناوی من عاشقی کچەکەی بەرزانیم وێنەی لەگەڵ نییە، ئەوە لە ئەرشیفی کوردستان پۆست داماوەتەوە بوون لە هەمان کاتدا پاش یەک دوو ڕۆژیش بۆ سایتی کوردستانێتی نردووە، بۆ سایتی شتری نردووە. ئەوە ئەم سایتەیە کە داوایانێک کردو وێنەی خۆی بڵاوکاتەوە، یعنی هیچێک وەڵامی داوەتەوە لە سایتەکە کە دەڵێ بەناوی ئەڤین عومەر نازانم شتی چاوە کچێک بەناوی کچێکەوە کە دەڵێ داوالێکە کە تۆ ئەوەندە ئازای و کە ئەوەندە خۆت پێت بوێرە فەرمو وێنەی خۆت نێرە، وێنەکەی نردوو بۆ سایتەکە و لە سایدی کوردستان نێت بڵاوکرایە. بەڵام ئەو پامنێری ئێوە بووە، پامنێری ئێمە بەڵام لەگەڵ ئەوشتا بابەتەکە بێش نردووە، پامنێر بووە، بەڵام هیچ کەسێک لە ئەندامانی ستاف نێزانێ کە لە ڕێگەی منەوە لە ڕێگەی مەسنجەرەوە ئیمێلەکانی دەنات قسەمان دەکرد، هەتا ئێستا ژمارەی تەلەفۆنەکەشم لا نەبوو، باس لە ڕێگەی مەسنجەرەوە قسەمان دەکرد کە بابەتێکی یا هەواڵێکی نات من پاڵپشتیم دەکرد کە بابەتەکەی بڵاو بکرێتەوە یاخود بابەتەکەی بخرێتە سەرەوە، هەتا ڕۆژی گرتنەکەی بە ساعاتێک دوایگرتنەکە من بە تەلەفۆن کەسێک ئاگاداری کردم هەولێرەوە وتی سەردار عوسمان فرێنراوە، دوو ڕۆژ متابعەمان کردم هەر بە ئەندامانی ستافم نەوت کە شتێکی ئەوەیە، ئێمە هەر چاوەڕێ بووین. پاشەوەی کە پلانەکە ئاشکرا بوو کە چۆن بووە یەکەم جار ویستان بیخەنە سەر ئەستۆی کۆسە ڕەسوڵ لەبەری کە بابەتێکیان بڵاو کردو بەناوی بابەت بەسەر ئەو دوای ئەوەی کە شەهید کراوە اینجا کە دۆزیانەوە اینجا ئێمە شەوی دووەم لەگەڵ کاکەمال بەڕێز کاکەمال هاتین هەموو ئەرشیفەکەمان دێنایەوە ئەو کەسە لە ڕێگای منەوە پەیامنێر بوو ئەوەش بابەتەکانمان بڵاو کردەوە بە هیچ شێوەیە کوردستان پۆست لێبەر پرسیانێ، بەڵام کوردستان پۆست بەرگریشی تەواوی لەکرد. کوردستان پۆست کێشەکەی ئەوەندە گەورە کرد هەڵبەتە دەوری بزوتنەوەی گۆڕانی زۆر بوو لەم کەیسەیە، دەوری خەڵکیش کە هاتە سەرجاد و بۆ یەکەم دا 4000 کەس لە بەرەم پەرلەمان و پێڵایان بەرز کردو بەرامبەر پەرلەمان بەرامبەر کەیسی سەردار عوسمان ناڕەزایەتەکان زۆر بوون، بەڵام بەداخەوە ناڕەزایەتەکان پاش ماوەیە کردکرێنەوە. بەڵێ ئێستا تۆ لە کوردستانیت خۆ لەنەوە کەشوهەوای ئێرە یاژیت، لێرە ئۆپۆزیسیۆن هەیە، ئەوەی کە ئەیانەوێ ئێڵێن هیچ ضرورەتێک بۆ کوردستان پۆست هەیە بمێنێ یان بۆ نایەن ئێوەش ببنە بەشێک لە ئۆپۆزیسیۆن و زمانەکەی خۆتان بگۆڕن بۆ زمانی کە ئۆپۆزیسیۆن ڕەخنەی پێیەگرێ و ببنە بەشێک لەوان. کاکە ڕێواجیان کێشە زمانگۆڕین نییە، ئەگەر کێشە زمانگۆڕین بێت باشە بۆ گوێ لەوان ناگرن. ئێمە پێش گۆڕان و پێش ئۆپۆزیۆنەوەین، کوردستان پۆست لە 2001 دروست بووە، ئۆپۆزیۆن تەمەنی 3 ساڵە، ئێمە پێش ئۆپۆزیۆنیش ئێمە هەوین، ئەو دەنگەش هەبووە، ئەم شێوەیەش هەبووە، ڕەنگە ڕەوانەیە شێوەکەمان ئێستا نەرمتر بێت لە جاران، بەڵام خۆی کێشە بۆ حل نابێت. ئایا بەیان کە کوردستان پاسەوە ناو گۆڕان و یاخود ناو هەر معارەزەیەک ئۆپۆزیۆنێک ئایا دەسەڵاتی کوردی گوێ دەگرێت؟ خۆ بە دوای هەفتەی شوبات چەندین ئەویان پێشکەش کرد، چەندین پرۆژەیان پێشکەش بە دەسەڵاتی کوردی کرد، ئایا یەکشیش جێبەجێ کراوە؟ کێشە لەوە نییە کە تۆ چۆن زمانەکەت تۆ ڕەخنە بە هەر کەسێک دەگری، بە هەر شێوێک دەگری، بە چ زمانێک دەگری، دەسەڵات گوێ ناگرێت، دەسەڵات گوێ لە ئەندامەکانی خۆش ناگرێت، خۆ میدیای خۆشیان هەیە، ئەوە کوردستانی نوێمان هەیە، ئەوە خەباتمان هەیە، بەدایان ساید و ڕۆژنامەی سێبەر هەیە حیزبەکان، ئەوان گوێ لە خۆشیانە، هەتا خۆیان نەگوێ لە خەڵکی دڵسۆز دەگرن، نەگوێ لە نایارەکانیان دەگرن، نەگوێ لە دۆستەکان دەگرن. کێشە ئەوە نیە باش ئەگە بەیانی ئەگە بە داخستنی کوردستان پۆست، ئەگەر بە نەمانی کوردستان پۆست، ئەگە بە هاتنەوەی کوردستان پۆست کوردستان دەبێتە شامی شەریف و هەموو وافەکانی خەڵکی کوردستان دەگەڕێتەوە بە خەڵکی کوردستان، ئەو بەیانی ئامادەین کوردستان پۆست داخین، بەڵام چ گەرنتێکەیە چ هەنگاوێک هەنراوە بۆ ئەوەی کە ئەوە بکرێت بەدڵنیاییەوە شتە نییە. باشە، بەڵام مەگەر ئەوان گوێ لە ئۆپۆزیسیۆنێک نەگرن کە ئەو هەموو جەماوەری هەیە، ئەم هەموو کورسی پەرلەمانی هەیە، یعنی کەواتە سایتێک چی پێیەگرێ؟ کەواتە هەوڵی ئێوە وەکو ئەوە نییە هەوڵ بن شاخە کوونکەن بە دەرزی؟ بەدڵنیاییەوە ئێمە بە شاخی نازانین، خۆشمان بە دەرزی نازانین، بەڵام ئۆپۆزیۆنیش وەکو ئۆپۆزیۆن بە ئەرچی ڕاستەقینە خۆیان مات. من زۆر جار باسەوە دەکەم کە ئۆپۆزیۆنێکی شەرمەنانەیە لە بەرامبەر دەسەڵات، نەیانتوانیوە شەقام جوڵێن، شەقام جوڵەوە بەڵام نەیانتوانیوە ڕێبەرایەتیکەن. زۆر دەستگای میدیای ئۆپۆزیسیۆن هەیە ناخۆشەکان پیشانی خەڵک بدەن لەسەر بودجە، لەسەر ڕێگاوبان، لەسەر تەندروستی، لەسەر سەرچی، بەڵام کە خەڵک سەر شەقام خەڵک ناڕازی بوو پیشیان تێ دەکەن. کێشەی ئێمە جیاوازی ئێمە لەگەڵ ئۆپۆزیۆن ئەوەیە، هەتا ئێستاش ئۆپۆزیۆن لەگەڵ
لەسەر و سەودادایە ئێمە بڕوامان بە خەباتی پەرلەمانی نێوەڕاستی ئەگەر بەم شێوەیە پەرلەمان بێت تا ئێستا چکە لەگەڵ ڕێزم بۆ کۆمەڵە گەنجی زۆر باشە ناو پەرلەمان و قسە دەکەن و لەسەر بوجە و لەسەر کۆمەڵی کشگە بەڵام هەتا ئێستا لەناو پەرلەماندا سیاستی حیزب بڕیا دەدا دوو حیزبی زلهێسن لە کوردستان ئەوان بڕیا دەدەن هەتا ئێستا زۆرینە و کەمینە بڕیا دەدا کەواتە گۆڕان یاخود حیزبە ئیسلامیەکان ناتوان بەم ئەرکەی ئێستان بەم شێوەی ئێستان یەک دەستکەوتی بۆ خەڵکی کوردستان بەدەست بێن دیگە دەستکەوتێکی بۆ خۆیان بڵێ باشە بەڵام باوەڕ نەبوون بە خەواتی پەرلەمانی معنای ئەوە نییە کە باوەڕ بە دیموکراتیت نییە من پێم وانێ من بڕوان بە دیموکراتی هەیە هەتا سەر ئێسقانیش بەڵام پێم وانێ ناو پەرلەمان دیموکراتی هەبێت چکە ئایا تا ئێستا لە کوردستان هەڵبژاردێکی بێلایەن و بێ هەڕەشە و بێ پارە و بێ تەزویر کراوە من ئەو پرسیار لە خۆت دەکەم ئەگەر بەیانی هەڵبژاردنێک لە کوردستان بکرێت بەبێ چاوسورکردنەوە بەبێ موچەبڕین بەبێ تەزویر بە دڵنیای ئەو حیزبە سیاسیانێکی ئەسن بەدڵنیایەوە بەدەیان هەزار دەنگ باشەکش دەکەن ئەو کاتە توانی قسە لەسەر بکەین ئایا پەرلەمان ئیشی پێ دەکات پەرلەمان چی بۆ خەڵک هێستا یەک کاری باشی پەرلەمانم پێ بڵێ بەم پەرلەمان دەسەڵاتێکی تەشریعیە بەڵام یاسا دایانێ بەڵام لە وڵاتی پێ ناکرێ بێ ئیش بکە بێ حکومەت بیکە باشە حکومت نایکات کەواتە حکومت پەرلەمان بڕێتەوە حیزب کامە ئەندامی پەرلەمان هەیە لەگەڵ هەندێکیان نەبێت کە ژمارەیان هەندێک کامەیان ئەندامی پەرلەمان هەیە کە دژی حیزبەکەی خۆی بڕیارێک دەکات دەنگ بۆ پرۆژە حیزبەکەی نێدات یەک دوو ئەندام ببێن سێ ئەندام بێنەوە کە دژی حیزبەکەی خۆی بەڵام لەم خولەیە زۆر ئەندام هەیە بۆ نمونە لە حیزبێکی دیاریکراوە لە دژی پرۆژەی حیزبەکەی خۆی ئەوەستا زۆر کەمە بەدڵنیایە کەمە ینی ئەو زۆرینەیە کە بتوانن بۆ بەرێک پێک نایەن ئەگەر ئەم خەڵکە ئەوەندە زۆر بێت لەناو حیزب دەسەڵاتی لە کۆمەڵە خەڵکی ناڕازی هەبێت کەواتە توان هەتا ئێستا یەک یاساش ڕگال لێ نەگیرەوە هەتا ئێستا شەڕێک هەیە تا ئێستا ناتوان دەستور بگەڕێنەوە کوردستان ناو پەرلەمان هەتا ئێستا ئێمە لە کوردستان 21 ساڵ دەسەڵاتی کوردستانی تا ئێستا نەماتوانێت دەستورێکی سەردەمیان و شارستانیان بۆ خەڵکی بۆ کوردستان هەبێت ئەو کارەسات نییە کاک مستەفا زۆر جەرگەاندنی زانیاریەکان لە سایتەکەی ئێوە ڕەهاییەکی زۆری پێوە دیارە ینی زۆر بە شێوەیەکی ڕەها زانیاریەکە ئاگەیەنن منە نمونەی زۆر بچووکەوە بێنەوە لە یادمەکە هەواڵێک لە کوردستان پۆستەوە لەسەر سەرۆژی هەرێم بڵاوکرایەوە کە گوایە سەرۆژی هەرێم لە ئەنجامی ناکۆکیەکە برینار کراوە بەڵام چەند ڕۆژێکی کەمی پێش سەرۆژی هەرێمان بینی گەڕایوانێ و لەگوێ ساختر بوو وانە بوو ینی دانانی یان گەیاندنی زانیاریەکان بم شێوە ڕەهایە بەبێ سەرچاوە پێدوانی ئەمە لادانە لە هەموو عورفێکی ڕۆژنامە نووسی چەند جارێک سەرۆکی هەرێم دیار نەماوە چەند جارێک ڕۆژە سێ مانگ و مانگشتی پێچووە کاتێکیش کە دیار نامێنێ خەڵق قسە دەکات چکە ئەوە چەند جارێکە دەڵێ بە خەڵک ڕادگەین دوای ئەم کێشان دوای وڵابوونی ئەوانە ئەم زانیارێنە بەڵام کاتێک کە سەرۆکی وڵاتێک یاخو سەرۆکی هەرێمێک یا سەرۆکی هەبێت دیار نامێنێت خەڵق قسە دەکات لەوانەیە خۆ ئێمەش ئەوەندە پرۆفیشناڵنی کە شتێکمان مەسەر لەوانەیە شتێکمان مەسەرە تێپەڕی بێت بەڵام ئەوە ناگەیەنە کە تۆ لەوانەیە سەرچاوی زانیاریەکە غەڵەت بێت بەڵام بە نمونە ببوورێنی دیارنەمانی سەرۆکی هەرێم ینی بە چ مانایە چکە سەرۆکایەتیش بەپێ عورف پشووی خۆی هەیە ینی ماوەیەکی هەیە بۆ پشودان کاتێک کە سەرۆکی وڵاتێک سەرۆکی هەرێم پشوویەکی هەیە بە ڕسمی ڕای دەگەیەنێ جێگرەکەی جێگای جێگرەکەی هەموو کارە یاسایەکانی جێبەجێ دەکات بەڵام چەند ساڵ لەو پێش سەرۆکی هەرێم دوو مانگ سێ مانگ لە نەمسا بوو ئەو کاتەوە زان بەڕێز کۆتە ڕسوڵ جێگری ئەسڵەن هەر ڕێگەیان پێ نەدەکات کاکۆسە بچێت لەوێ داشتشێت هەر ئێمە قسەمان لەسەر نەکرد هەموو حیزبە سیاسیەکان و هەموو خەڵک قسەی لەسەرەوە دەکرد سەرۆک لەکوێیە بەدەیان نوکتە و بەدەیان شتیان لەسەر دروست کرد بۆچی سەرۆکی هەرێم بەبێ پرس و بێ خەڵک بزانن لەکوێیە ئەگەر بۆ چارەسەر بە خەڵک بزانێت بۆ چارەسەری چی چووە ئەمە ئەوانن ئەم سەفەرە بێ سەروبەرەیە خەڵک دێنتە وەڵام و خەڵک زانیاری بڵاو دەکاتەوە زانیاری لەوانەیە ناڕاستی دروستکاتەوە بامان یەک نمونەی بچووکت بێنەوە لە سەردەمی شەڕی جیهانی دووەمدا پیکاسۆ کە ڕسمی لادیەکی کێشاوە لادیەکە وێران کراوە نازیەکان وێران کردەوە هیچێک لە فەرماندەی نازەکان دەڵێ ئەم ڕسمە تۆ کێشاوتە یا درست لە من بەشێکیم دروست کردووە بەڵام ئێوە کێشاومە بەڵام ئێوە دروستان کردووە ئەم زمینەیە کە سەرۆکێک دەڕوات و کە لە کاتێکی چەند جار کە کێشەیەکی زۆر گەورە دەبێت لە کوردستان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی فلان حیزب بە مانگ و بە دوو مانگ دیار نامێنن کە خەڵکی کوردستان لە چاوەڕوانی دەدەمێنێتەوە بەڵێ ئێوە لە کوردستان پۆستیش میساقێکی شەرەفی ڕۆژنامە نووسیتان هەیە کە پابەندن پێوەی نەخیر بەڵام ئێمە ئەو وڵاتی کە ئەوەی کوردستان پۆستە ئێمە بە ڕسمی
ڕێگەی سێکراوە یاخود ناونوس کراوە بەڵام هیچ شتێکی ئەومان نیکە چکە ئەگە کارت ئەوە بێ ئەوەی ڕۆژنامەنووسی کوردستان ئێمە ئەسڵ ئیمامان بە بڕۆمە بە سندیکای ڕۆژنامەنووسی کوردستان نیە و قەتیش نامانی بینی ئەندام لێ و پێم وایە ئەوانە کاری حیزبی دەکەن نەکاری ڕۆژنامانی ئەگە کاری ڕۆژنامانی کە قازانێکتە گیرفانی ینی هیچ پەیماننامەیەک لە نێوان ستافەکە خۆتانە نییە کە هەنێشت بڵاو نەکەنەوە هەنێ بڵاوکەنەوە بەتاکید ئەوە هەیە بەڵام ئەوە خۆمان بڕێ لەسەرەوە دەین بۆ پێم پێشتریش وەڵامی پرسیارێکم دایتەوە خۆمان بە هەموو شێوەیەک ئێستا لە شتی شخصی یاخۆ لە شتی تا کەسی لادەین بەڵام لەسەر سەرکردەکان لەسەر سەرکردن کێشەمان نییە بەڵێ کاک مستەفا زۆر جار بە ئێوە ئەوترێت کە کوردستان پۆست نووسەرەکانی لە هەموو کە زیاتر باسی نیشتمان پەروەردێتیەکەن و نیشتمان پەروەردێتی بە خەڵک ئەبەخشنەوە کەچی خۆشان لە درەوە دانیشتون و نایەنەوە لەگە معاناتی خەڵکەکەیان نابژین ئەگە کوردستان بەو شێوەیە کە ئێوە باسی ئەەکەن بۆ خۆتان نایەنەوە لەگە معاناتی میلەتەکەتان نابژین پێشەمشتە ئێمە پێمانوانێ لە هەموو خەڵک دەسۆسرین بە خەڵکی کوردستان خەڵکی دڵسۆز لەناو خەڵکی لەناو ئەم کوردستانە هەیە لەوانە لێمە زۆر دڵسۆزتر بن مەرجیش نی بە هاتنەوەی ئێمە هەموو ینی کوردستان پۆست سە شوێنێککە بەدایان بۆ نمونە سەبای عەلی قەرەمان هەیە لە ناو سلەیمانی بە هەمان نەفەسی کوردستان پۆست دەنووسی و لێرە شەو قسەش دەکا و قسەی خۆی دەکا نووسینجێ سەباح ناسیحمانێ ناسحی عەبدوڕەحیم لە هەڵەبجە بە هەمان نەفەسی کوردستان پۆست دەکا لە بە هاتنەوەی ئێمە سایتێک بەڕێوە دەبین ئێستا ضرورەت نییە هیچ پێویستێک نەکە کوردستان خۆت گەڕێتەوە ناو کوردستان خەباتکە چکە تۆ بەڕێوەبرنی سایتێک لە هەر شوێنێکی ئەم دنیابی بەڕێوە دەبێت لە ئەمریکا بێ و لە بەریتانیا بێ و لە سوید بێ و لە دانیمارک و لە هەر وڵاتیشکە بێت لە کوردستانیش ئەم ئازادیە نییە ئەگەر بنکەی کوردستان پۆست ئێستا لەم حاڵەتی ئێستادا لە کوردستان بێت ڕۆژی بەدەیان داوای یاسایی بەدەیان بەرپرس دێ بەخۆی و باسەوانەکانەوە لەوانێ بەرشەقیشتدا ئەوە بەدڵنیای ڕوودات کاکە تەلەڤیزیۆنەکە ئێوە کاتی خۆی کە سووتانیان بۆچی بە زمانی کوردستان پۆستتان نووسیەوە بە زمانی کوردستان پۆستتان دەکەت ئەی بۆ تەلەڤیزیۆنەکەتان سووتە ئەو ڕۆژنامەنووسانی کە هەموو ڕۆژان دەگیرێن لە ناو سلەیمانی ناو هەولێر ناشن ئایا بە زمانی کوردستان پۆست دەنووسن کارزانکەریمە کە لەسەر کۆمەڵی بابەت کە بە کوردستان پۆستدان ئەسڵان دوور و نزیک کارزانکەریم پەیوەندی بە کوردستان پۆستەوە نەبووە کە گیراوە ئایا چی کرد ئایا خیانەتی نیشتیمانی کردووە هەندێک زانیاری داوە لەسەر گەندەڵی فڕۆکان لە جیاتی ئەوەی کە پاداش بکرێ و ڕێزی لێ بگیرێت 2 ساڵ زیندانی ببڕێتەوە کاک مستەفا لەسەر تۆ ئەوترێت کە سەفای حەسەنە گەورە دوو برای کوژران نەیتوانێت تۆڵەیان بکاتەوە کەچی سایبێت لە ڕێگەی کوردستان پۆستەوە تۆڵەی میلەتێ بکاتەوە ئەم پرسیارە زۆر فیدیۆڵانەی بەڵام جواب بدەمەوە من ئەسڵم بڕوام بە تۆڵەکردنەوە نییە ئەگەر تۆڵەش بکەین بە چەند بەشێکەوە تۆڵی عەشایری و کە تۆ خەڵک کوژیرەوەانە من 6 ساڵە لە ئەوروپا دەژیم بەشی ئەوەندە زانیاری ئەوم کرد لەوێ ژیاوم کە ئەسڵم بیر لەوە نەکەمەوە بە کوشتنی سیخوڕێک بە کوشتنی تاوانبارێک بە کوشتنی ئەنفالچیەک هیچ لە مەسەلەی کە سوکاری قوربانیان خەڵکی کوردستان ناگۆڕێت بەڵام من هاتووم بە پێی لە جیاتی تۆڵەیەکی عەشایری بکەمەوە هاتووم تۆڵەیەکی یاساییم کردوتەوە هاتووم لە کۆمەڵە کەسی خەڵکی قوربانیانی هەمان دەستی هەمان جاشی تاوانبار و ئەنفالچی هاتووم داوای یاساییمان تۆمەر کرد کە زیاتر لە 55 داوای یاسایی ئێمە تۆڵەی یاساییمان لێ کردوتەوە کە خەڵک شکایەتی کردووە داوای یاسایی تۆمار کردووە هەم لە پۆلیسی سەنگەسەر و لە پشدەر کە لە دادگای پشدەر بڕیاریگرتنی بۆ دەرچووە هەم لە ناو ئەو ڕزی 450 نەفەر ئەنفالچی کوردی کە لە بەغدا ناوێ هاتوو هەم ئێوەتایە لەگەڵ ئەوەشدا سەرڕای ئەو تۆڵە یاسایش من تۆڵەیەکی سیاسیشم لەو کەسانە کردوتەوە کە هەمیشە لە شاشی تەلەڤیزیۆنەکان و بەنیەکە دەڵێن دەبێ یاسا سەروەر بێت بەڵام ئەوان تاوانبارێک دەڵدەن تاوانبارێک نایاڵن ڕادەسی دادگا و دادوەری بکرێت کە خۆیان هەموو جارێ لە چاوپێکەکان دەڵێن دەبێت سەرۆکی هەرێم بڕیادا بۆ ئەمچینە بەردەم دادگا من تۆڵەی سیاسیشمان کردوتەوە و تۆڵەی یاساییشمان کردوتەوە کە ئەوانە زۆر بەسن بۆشت و من ئەسڵان ئەگەر شەرەفیشی ئەوان پێ بەسێت تۆڵەی میلەتەکەم لە داگیرکرانەوە کردەوە زۆر بە شانازی تۆڵەی خەڵکم بەڵام من لەوە بچووکترم کە تۆڵەی میلەتێ بکەمەوە بەڵام وەک تاکێکی کورد وەکو کەسێک کە ئەوەی لەسەر شانمە پێم خۆشە لە ڕووی ئەخلاقیەوە جێبەجێ بکەم ئەوەی کە ئەو پەیامی کەشم بووە هەتا ئێستا درێژیم نەکردووە و درێژ ناکەم بەڵێ کاک مستەفا ئێستا تۆ بەم زمانە لە دژی دوو حیزبی کوردستانە نووسی لە دژی یەکێتی و پارتیە نووسی بەڵام لە هەمان کاتە مستەفا حەسەنە گەورە تۆمەتبارە کرێ بەوەی کە ئەو کاتی تۆ یەکێک لە ڕابەرانی بزوتنەوەی جوتیاران بوویت شەوەی سەربازی یارمەتی یەکێک لە حیزبەکانت داوە ئایا ئەمەش بەشداریکردن نییە لە شەڕی ناوخۆیە
چێشمە چێشمی نێوانێکیتی و پارتی زۆر بوو ئەو کاتێک کە بزوتنەوەی جوتیارانی بزوتنەوەیەکی زۆر تێکەڵ و پێکەڵ هەموو ئەندامی حیزبەکانی تیا بوو بەڵام بۆ ئەوەش ناڵێک کە کاتێک کە یەکەم ڕۆژی شەڕەکە و دوم هەفتەی یەکەمی شەڕەکە بەدەیان ئەندامی پارتی لەناو بزوتنەوەی ترم بە هیوای ئەحمەد مستەفای لەقی چواریشەوە کە لەناو بنکەکانی بزوتنەوەی تیار ئێمە پاراستمان بۆهۆی کە برایەکی لەگەڵ ئێمە بوو ئێمە یارمەتی سەربازیمان نەداوە بەڵام بۆ پارسەنگڕاگرتنێک چووکە هەموو هێزەکانی ئێمە زۆربەی هێزەکانی ئێمە کە لە ڕانی و قەڵازی و لەو پشتەوە بانگاڵندی یەکێتیان هەبوو دۆستی یەکێتی بوون ئەندامی یەکێتی بوون بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک نەچوینە پاڵ ئەم شەڕە بەڵکو دژی ئەم شەڕە بووین بەڵام لە یەک کاتانە بێت کە بزوتنەوەی ئیسلامی و پارتی دموکراتی کوردستان بە پشتیوانی ئێران پاڵپشتی هاتبوون بۆ گرتنی قەڵازێ ئەو کاتە ئێمە ناچار بووین بەرگری لە سەردەمی دەروێنەش بوو بەرگری لە بزوتیاران بکەین چکە هاتنی ئەمان هەموو بنکەکانی بزوتنەوەی تیۆرانی لە بن دەچون بۆیە ئەمە لەو کاتەیە ئەومان کرد بێت بەڵام بەسی واکرێت کە ئێوە شانبەشانی هێزە عسکەریەکان یەکێک لە حیزبەکان شەڕتان کردو بەدڵنیایە وەکو بزوتنەوەی تیاران شەڕمان نەکردو بەڵام هاوکاریمان کردوون زۆر جار مەسەرەن ئەندامی بزوتنەوەی تیارانیش بۆ پێشمەگەی ئێمە وەڵان لە پەڕێژە پێشمەگەی یەکێتیش بوو نەمانتوانیوە ئەو کۆنتڕۆڵی بکەین چکە ئەو کاتە تا ئەو سەردەمی لێ بووم بزوتنەوەی تیاران بزوتنەوەیەک بوو حیزبێکی سیاسی نەبوو کە ئەندامی تایبەتی بەخۆی هەبێت وەکو بزوتنەوەیەک بوو خاڵێکشمانەوە ناو پارتی بووە بەڵێ باشە ئێستا ئێوە تۆ خۆت کە بەم زمانە لە دژی شەڕی ناوخۆ و شەڕی نێوان حیزبەکان ئەنووسیت ئەو هاوکاری خۆشە بۆ حیزبانە بە جۆرێک لە بەشداری دانانی لە شەڕی ناوخۆیە بەدڵنیایەوە ئەگە بەشداریم کردوێ بە تاکید وایە دەبێت داوای من لە خەڵکی کوردستان بکەم بەڵایە داوای لێبوورنی بەسە بۆ بەڵام ئێمە وەکو سەربازی بە نەچوینە هیچ بەرەیەکی شەڕەوە بە هیچ شێوەیەک کە بەشداری شەڕێکی ڕاستە خۆمان کرد بێت بەڵام هێزمان ناردە بۆ کۆمەڵێک شوین دیاریکراوە کە ڕێگەگرتن بێ لە سووتان و لە ناوچوونی زەوی و زار و بەروومی جوتیارە بەڵێ کاک مستەفا یەکێکتر لەو تۆمەتانی کە ئاڕاستی تۆوەکرێ ئەوەیە کە پاش ڕۆشتنی تۆ بۆ ئەوروپا تۆ لەگەڵ ڕۆشتنی خۆت ینی ئەو بزوتنەوەی جوتیارانی کە لە ناوچەی پشدەرا هەبووە لە هەرێمی کوردستانە بە تەواوی بەرەو پوکانەوە ڕۆشتووە باز لەۆژەکرێت کە تۆ یەکێک لە هۆکارەکانی پوکانەوەی ئەو بزوتنەوەی بوویت بەدڵنیایەوە ڕاست نییە من یادی بەخێر مامۆستا ئەمین کە شەهید بوو ڕۆژێک هەفتەیەک پێشتر ئێمە لە ماڵی مامۆستا ئەمین و لەو کاکوتمان کە ئێستا لە ئەڵمانیا دەژی ئێمە قسە باسمان لەسەرەوە کرد من وەزئی سیاسی خۆم و وەزئی سیاسی خێزانی بڕگای نێدام هیچکە لەگەڵ ئەو بزوتنەوەیە بەم شێوەیە بکەم چکە بەڕاستی چێشمێکی زۆر ناخۆشە بوو ناو چێشمێکی ناو حیزبەکان تەداخلی یەکێتی و پارتی هەموو ئەوانە وای کرد من ڕێگای ئەوروپا بەرمەدەر بەڵام بەمەرجێک هاوکار و هاوخەباتی ئەوان بم و من بەڕاستی کە تیشش کە دوای مانجێک لە ڕۆشنی من بۆ ئەوروپا بۆ تورکیا هاتە لە تورکیا بووم هەواڵی شەید بوونی مامۆستا ئەمینم پێگەیشت کە من بەدەیان شتم لەسەر نووسی بەدەیان هەتا لەگەڵ ڕێکخراوی ئەفوی دەولی قسە و باسمان کرد بۆ من پەیوەندیم بەوانەوە کرد کە هەموو شتەکان بەجێر فشاری ئەوانیشدا ئەو برادرانی ئێمە کە گیرا بوون بەربوون و ئێستاش خۆم بە قەرزداری ئەوان زانم بەڵام من بە هیچ شێوەیەک بەرپرسیاریم لەوەی کە دوای نەمانی من یاخود دوای چوونی من ئەو بزوتنەوەی پوکابێتەوە ئەو بزوتنەوەیە لە پیلانێکی نێوان یەکێتی و پارتیە تیاچوو کە بەداخەوە هەڵەو کەم خۆریش ئەندامەکانی خۆشمان تیا بوون و من ئاخر دوا قسەشم کە لە شاقڕنە ماڵئاوای لە مامۆستا ئەمین کردو لە کاکوتمان کرد وتم داواتان لێ دەکەم خۆتان لە شەڕی یەکێتی لادەن ئەو قسەیش بۆ میژوو دەڵێم هەر لە بیرشم ماوە تا ئێستا بەڵێ ئەگە بگەڕێینەوە بۆ سەر کوردستان پۆست ئێستا ئەم ماوەی کە هاتوویتە تۆ لە کوردستانیت بۆ چوونە بەرامبەر حیزبەکانی کوردستان بە تایبەتی شەردۆ حیزبە گەورەکە نەگۆڕاوە بەدڵنیایەوە ئەم جەوە فەزای لە سلێمانی و دەوروبەری هەیە هەڵبەتە جیاوازی هەیە لەگەڵ هەولێر ئەوەش مێژوویەکیە هەم مێژووی خەڵکەیە هەم مێژووی خەڵکەیە هەم مێژووی ئەم حیزبەش یەکێتی نیشتمانیێرە ئەگەر بەرپرسیارە هەڵقڵاوی ئەو خەڵکەیە بەڵام لەسەر سیاسەتی ئەم حیزبان هیچی وام نەبینەوە کە بەرەو باشی بێت ئەی دەرباری ئاوەدانی شارەکان و ئەو کارانی کرا و ئەوەدانی کراوە بەڵام لە دوای ئەم هەموو ساڵە ئەکرێ هەر بڵین هیچ نەگۆڕاوە هیچ نەکراوە گۆڕاوە بەس هەر بینا بەرز بۆتەوە سەوزایی نیە پەروەردنیە کاکە باوەڕکە ئەم کارەساتە لەم ڕۆژانە لەو ماگەی کە من لێرەم قوتابخانەیەک ڕووخاوە کەسێک بۆتە قوربانی پەروەردەمانی ئەگە ئێمە بمانەیە کوردستان ئاوادان کەینەوە دەبێت
خەڵکی کوردستان پەروە دەکەین دەبێت لە دەیانگاکان و لە ڕۆزەکان وەزی بکەین بەڕاستی پەروەدە نیە تەندروستی وێرانە ئێمە کاتی خۆی ئێمە تۆ هەر دەڵێ ئێوە بە جوێن و نازانم بەچی ئۆتۆمات دەکەن بەڵام ئێمە پرۆژەیەکمان نووسی بۆ حکوومەتی هەرێم کە پرۆژەیەکە خەڵک ڕێگەستێ بگرێ هەموو خەڵکێک پێرسونەمبەرێکی هەبێت ناوێکی هەبێت بۆی تەندروستی کوردستان بم شێوە نەڕات بەڵام ئایا کەس گوێ لێ ناگرەوە بەڵێ ئەمە زۆر بە کورتی وەکو دوا پرسیار وەڵام بێتەوە لەگە بینینی ئەم جوابیتان لەوە نەکردو کوردستان پۆز بێنەوە کوردستان بەدڵنی ئێوە نەخیر ئەو زمینەیە نبینم کە کوردستان پۆزگەڕێتەوە کوردستان ئێستا لەو حاڵەتێ بەڵێ مستەفای حەسەنە گەورە ئەندامی ستافی کوردستان پۆز زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەرنامەی بەڕاشکاوی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەران تا ئێستا لەگەڵمان بووین کاتیش خۆش خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینیە دەتوانن لە ڕێگەی ئیمێل ئەدرسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا هەفتەی ئایندە و بەڕاشکاویەکی تر هەموو لایەکتان شادیان بن.